ئەچینە لای یەکێک لەو کۆنسەرتە هەرە تایبەتانەی کە لایەن گروپی نەواوە ڕۆژی دوێنێ بە ئەنجام گەیەنا. دیارە لە گروپەکەیە کۆمەڵەیەک لە موزیسیانانی بەتوانا واروا دەنگ خۆشان لە نێو ئەم کۆنسەرتەیە ئامادە بوون و لە پاڵ ئەوەی کە توانیان بەشێک لە موزیکە هەرە تایبەتە فۆلکلۆرە کوردیەکان بژەنن و پێشکەش بە ئامادەبوانی بکەن، چەند پارچە موزیکێکی گەلانی تریش پێشکەش بە ئامادەبوان کرا. ڕۆژی دێم مانگە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی گروپی موزیکی نەوە یەکەم کۆنسەرتی وەرزیان ساز کرد. لە کۆنسەرتەکەدا ژمارێکی زۆر لە عاشقانی موزیک ئامادەی بوون. گروپی موزیکی نەوە کە کۆمەڵێک ژەنیار و موسیانی بەتوانا لە خۆگرێت دوای پرۆڤ خۆ ئامادەکردن بۆ ماوەی مانگێک بۆ چەند ساتێک بە پێشکەشکردنی موزیک و گۆرانی کوردی و گەلان گەشتێکی هونەریان بۆ ئامادەبووان ساز کرد. پرۆژەی نەوە ئینسامپڵ هەڵبەتە پرۆژەیەکە بۆ خزمەتی گەنجان، کار بۆ ئەوە کە ئاستی گەنجان و هونەری موزیکی کوردی ئاشنای جیهان بکات و ئاشنای گەلان بکات. ئەم پرۆژەیە ماوەی ساڵێک بەر لە ئێستا چەکەرەی کردووە، 6 مانگ بەر لە ئێستا دەست بەکار بوو، ماوەی مانگێکە ئەم ئۆرکێسترایە ڕاهێنانەکە بۆی بتوانێت یەکەم کۆنسەرتی خۆی پێشکەشکات. خۆشبەختانە ئەمڕۆ یەکەم کۆنسەرتە و ئەم کۆنسەرتە پەلە کێشەی بۆ شارەکانی کەی کوردستان لەگەڵەوەشا بۆ خواروی عێراق و ئامانجەکانمان ئەوەیە کە بتوانین ئاوازی کوردی، موزیکی کوردی ئاشنایکەین و هاوتایکەین لەگەڵ موزیکی گەلانە. هەڵبەتە ئەم گەنجانە نوێنەر و بزوێنەری ئەم وڵاتن و بتوانن کە لە ئاستێکی زۆر باشە موزیک پێشکەش بە گەلانکەن. لە وڵاتی ئێمەیە زۆرێک لە موزیک و جۆرەها موزیک پێشکەش کرا و جۆرەها گروپ پێشکەش کرا. بۆیە ئەم ئۆرکێسترایە گەنجانی نەوە زنجیرەیەک کاری جیاواز جۆرا و جۆر پێشکەشەکات بە یاوەری موزیک و گۆرانی کوردی. و پرۆژەکەشمان کۆنسەرتەکەشمان هەر لەو بوارەیە کە ئێمە موزیک و گۆرانی بەیەکەوە پێشکەشەکەین. سەرەتا بەخێر بن، من بە ئامێری سەکسیفۆن بەشداریم کردووە. ئەمە یەکەمین گروپی میوزیکیە کە پڕبێ لە گەنج و گەنج ئیشی تیا بکە. ئێمە ماوەی مانگێکە خەریکی ڕاهێنانکردنین بە چڕوپڕی و ئەمڕۆ یەکەمین کۆنسەرتی خۆمان ئەنجامین، هیوادارین بەدڵتان بێ. بۆ ئێمە خۆشحاڵێکی زۆر زۆر گەورەیە کە وەکو کچێک بەشداری کۆنسەرتێک بکەین، چونکە وەکو خۆتان نەزانن لێرە کچ کەمتر گرنگی بە میوزیک و هونەر و ئەو بوارانە ئەیە. بۆ ئێمە خۆشحاڵێکی زۆر زۆر گەورەیە کە وەکو کچێک هاتوونەتە بەردەمان و پێیان وتوین وەرن ئەتوان لەم ئیشە بەشداری بکەن، چونکە بەڕاستی ئەمە یەکەم ئەزمموی منە لە دەرەوەی خوێندنەکەم کە پێشکەشی بکەم. بۆ من خۆشحاڵێکی زۆر زۆر گەورەیە و لە ئاواتێکی لە مێژینەی منە کە بە ئامێرەکەم وەکو کچێک بە ئامێرێکی ڕۆژئاوای خزمەتی میوزیکی ڕۆژهەڵاتی بکەم و جێ خۆشحاڵیمە و سوپاسدانەکەم.